ئەو ئەجەندایانەی لە پەنا دانوستاندنی هەولێر و بەغدا لە عێراق دەگوزارێت تەوەری ئەم هەفتەیەی پرۆگرامی ستۆدیۆ 24 دەبێت بە بەشداری بەرهەم عەلی نووسەر، دکتۆر سۆران بەرزنجی، یاساناس و شرۆڤەکار، مەسعود حەیدەر، ئەندامی خولی سێهەمی پەرلەمانی عێراق، دکتۆر عومەر نورەددینی، مامۆستای زانکۆ. ئەم کاتتان باش. هێشتا ئاسوویەکی ڕوون دیار نییە بۆ پەسەندکردنی پڕۆژە یاسایی بودجەی ساڵی 2021 لە پەرلەمانی عێراق. تەمان ئەو پڕۆژە یاسایی بەو شێوازەی کە هەم حکوومەتی هەرێمی کوردستان دەیخوازێت و هەمیش حکوومەتی عێراق دەیخوازێت. هۆکارە گرنگەکەش ئەوەیە کە ئێستا حکوومەتی عێراق لە ماوەی نزیکەی 2 ساڵێگە بێ بەرەو لاوازیەکی زۆر ڕۆیشتووە و دەسەڵاتی بڕیاردان و تەنانەت پیادەکردن و جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنانەشی نییە کە هەم لە ئاستی دەرەوە هەم لە ئاستی ناوخۆ دەیبەستێت. بە پێچەوانەوە دەسەڵاتەکان هەمووی سوونەتە لای لایەنە سەرەکی و بەهێزەکانی نێو پەرلەمان کە لایەنی عەرەبی شیعی دەسەڵاتدان لەناو پەرلەمان. پەرلەمانتارانی ئەو لایەنە سەرەکیانش لە نێو پەرلەمانی عێراق وە نەبێ وەک پەرلەمانتاری دەوڵەتێکی فیدرالی پێشکەوتوو مەدەنی و خاوەن سیادە و سەربەخۆ ڕەفتار بکەن بە پێچەوانەوە ڕەفتار بەپێی ڕەفتارەکانیان ڕۆژ بە ڕۆژ پرەنسیپەکانی سازان و هاوبەشی و هاوسەنجی کە عێراقی نوێی لەسەر دامەزراوە کاڵەکەنەوە و بەرەو نەمان دەچێت. لە نێو ئەم دۆخەیە شتێک دروست بووە کە لە بنمیسی باڵاترین دەسەڵاتی تەشریعی لە عێراق کە پەرلەمانە بە بەردەوامی پێشێلی دەستوری عێراقەکرێ. سەرۆکایەتی وەزیران دەسەڵاتی نەماوە، دادگای فیدرالی پەچی خراوە، سەرۆک کۆماریش ئەگەر خۆی بیەوەیان بوێرێ شتێک بکە ئەوە هیچی پێ ناکرێت. لەم لە ئەنجامی هەموو ئەمانە دەسەڵاتداری شیعە لایانی دەسەڵاتداری شیعە نوخبەی دەسەڵاتداری شیعە لە عێراق لەو سۆنگەوە کە خۆی بە بەهێزە بینێ وردە وردە لە هەوڵی ئەوایە کە دەوڵەتێکی دیفاکتۆی مرکزی و تایفی دوور لە پرەنسیپە هاوبەشەکانی حکومڕانی و دوور لە بنەما دەستوریەکان بچەسپێنێ و بسەپێنێ بەسەر هەموو عێراقیەکانە. بێگومان ئەمە لەو سۆنگەیەوە کە خۆی بە بەهێزە بینێ. لێرەوە ئیتر ئەگەر بچینە سەر دانوستانەکانی نێوان هەولێر و بەغداش بۆ هۆکارانی کە لە ڕابردوو لە پێشتر باسمان کرد، دانوستانەکانی هەولێر و بەغداش لە پەنای ئەوانەیە چەند ئەجیندایەکی مەترسیداری دەرەکی و ناوەکی دەگوزارێ کە بوونەتە لەمپەر لە بەردەم گەیشتن بە ڕێکەوتنێک. ئێمە ئەمڕۆ لە بەرنامەی ستۆدیۆ 24 باز لە ئەو پیلانگیێڕیانە باز لەو ئەجیندایانە ناکەین کە بوونەتە لەمپەر لە بەردەم دانوستانەکانی هەولێر و بەغدا، هەروەها باز لەوەژەکەین ئاخۆ ئەم ڕۆژێک کە باسمان کرد عێراق بەرەو چه ئایندەیەگە بە دیکتاتۆری پەرلەمانی عێراق بەرەو کوێ دەبا، هەروەها لایەکیش لە ناوخۆی خۆمان لە کوردستانەکەینەوە باز لەو هەوڵ و ئەزییندا و هەنگاواناکەین کە بەداخەوە کارێکی وایان کردووە کە لایەن ئەگەر تەنانەت بەهێزیش بین لایانی بەرامبەر بەلاوازمان بینێن. هەموو لایەکتان بەخێر بێن. مەتەمەن کۆمەڵی سەردێر بوو کە هەرێکی لەوانە مشتومڕۆ قسەی زۆر هەڵەگرێ. جا دکتۆر عومەر بەخێر بی حەزەکەم جەناب تۆ دەست پێ بکەین ئەو دۆخەی ئێستا ئەو باڵا دەستبوونەی پەرلەمان لە ڕووی یاسایی و دەستوری و دۆخێکی ئاساییە ئایا عێراق بەرەو کوێ ئەبات؟ بەڵێ کێشەکانی عێراق زۆرن. ئەوەی کە ئێستا ئێمە دەیبینین مؤسساتی عێراق بەو شێوەی کە لە دەستوردا وێناکراون پەرلەمانێکی هەڵبژێردراو هەیە، بەڵام لە پەیوەندی نێوان پەرلەمان وەکو دەسەڵاتی تەشریعی لەگەڵ دەسەڵاتی تەنفیزی ئێستا حالیان ئیشکالەتێکی گەورە هەیە. ڕاستە سیستەمەکە تێرەگەر بەناویژێ بە خۆی پەرلەمانیە، بەڵام سیستەمی پەرلەمانی بەمانای تێکچوونی هاوسەنگی لە نێوان سوڵتەی تەشریعی و سوڵتەی تەنفیزی نییە کە ئێستا ئێمە وای دەبینین لە ڕاستیدا. کێشەکەش لەوەدایە ئەم زۆرینەیە کە ئێستا لە ناو پەرلەماندا هەیە و کێشە بۆ حکوومەت دروست دەکە یان سەرچاوی بڕیاردانە بە تایبەتی لە هەندێک شتی گرنگ وەکو ئەوەی کە ئێستا لە پرسی بودجەیە دەیبینی لە هەندێک خاڵی تریشدا، ئەوەیە کە زۆرینەیەکی تایفیە لە بەلەبەر چاوگرتنی بارودۆخی ئێستای عێراق. زۆرینەی تایفی هەم دەبێتە هۆی لەباربردنی ئەم شەرعەتی لە پەرلەماندا هەیە، هەم هاوسەنجی نێوان دەسەڵاتەکان تێک دەدا، هەم
وڵات دەخاتە ناو بارودۆخێکی سیاسی ئەو تۆوە کە لە ڕاستیدا قوڵتری دەکاتەوە. عراق بۆ خۆی لە ئەساسە کۆمەلگایەکی دابەش بووە، دابەشبوونی قوڵ لە ڕووی مەزهەبی، لە ڕووی کۆمەڵایەتی، بەداخەوە بە درێژایی حکوومەتەکانی یەک لە دوایەکی عراق کاریان بۆ ئەوە نەکردووە کە ئەم دابەشبوونە مەزهەبی، قەومی، کۆمەڵایەتیانە بە ئاراستەی بەرهەمهێنانی کۆمەلگای عراقی و هاوڵاتی بوونی عراقی کاری پێ بکەن. بۆیە لە ڕاستیدا ئەو زۆرینەیە کە ئێستا قسەی لێ دەکرێت و خەتەرە، چونکە لیبهارت کە یەکێکە لە شارەزە هەرە گەورەکان لە بواری دیموکراسەتی تەوافقی بۆ کۆمەلگا و بۆ دەوڵەتی فرەیی دەڵێ لە حاڵەتێکدا کە کۆمەلگا وڵاتێکی خاوەن دابەشبوونی قۆڵ بێ، هەر چەشنە زۆرینەیەک ئەگەر لەسەر بنەمای فرەیی نەبێ یان ڕەچاوی تەوافق نەکات بۆ هەموو پێکاتەکانی تر، وڵات بەرەو کارەسات و بە تەحدیدیش باسی شەڕی ناوخۆ و پێکدادانی ناوخۆ حەربی ئەهلیە. بۆیە ئەم بەناو زۆرینەیە کە ئێستا لە پەرلەمانی عراقا و لەسەر بنەمای تایفی بەردەوام بێ، کێشە نەک هەر بۆ پەیوەندەکانی نێوان هەرێم و کوردستان و عراق دروست دەبێت، بەڵکو لەناو خودی دەوڵەتی عراقیشدا کێشەکان قوڵتر دەبێتەوە. حکوومەت ئێستا بەڕاستی بۆتە دیلی دەستی ئەم زۆرینە سلبیە، دەکرێت ئێمە بڵێن زۆرینەیەکی سلبیە ناو پەرلەمان، چونکە زۆرینەیەکی ئیجابی نییە. حکوومەت ویستی هەیە لەگەڵ حکوومەتی هەرێم لە چوارچێوەی گفتوگۆیەکی باش کە بە تایبەتی ئەمجارە ڕەچاوی لایەنی پرۆفشناڵی و مەسەلەی جانبی تەکنیکی و هوەری و ئەمانە کراوە بە ڕێکەوتن گەیشتوون. وەکو لە ڕابردووژە کە هەردوو حکوومەت ڕێکەوتنیان کردو نەتیجەی هەبووە، بەس ئەم جارە و ئەم زۆرینە پەرلەمانیە ئێستا ڕێگرە و لە بیریشمان نەچی ئەم ڕێککەوتنە ڕێککەوتنیی ناوخۆیە لە نێوان دوو حکوومەت کە ڕاستە سروشتی جیاوازیان هەیە، بەڵام لەسەر ئاستی ناوخۆ و هەردوو کارکتەری سەرچین لە دەوڵەتی عراقا و ئەسڵەن یەکێک لە سیماکانی مەسەلەن دەوڵەتی فیدرالیش دابەشبوونی سیادەیە لەسەر ئاستی ناوخۆ. بۆیە لە ئەنجامی ئەو گفتوگۆی هەردوو حکوومەت ویست و ئیرادەیان هەیە، بەس ئێستا و پەرلەمان بۆتە کێشە. وەکو مەبەستمەوەی بڵم وەکو ڕێککەوتنێکی دەرەکیش نییە کە ڕەزامەندی 100% پەرلەمانی پێویست بێت. ئەمە ڕێککەوتنێکە تەبیعەتێکی ناوخۆیی هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکانە، بەڵکو پەرلەمان دەبێت زۆر پێی باش بێ. ئەمجار هەر بۆ خۆی پرسی بوجە ڕاستە پەیوەندی بە پەرلەمان و پەسەندکردن و ئەمانەوە هەیە، لە هەموو دەوڵەتی دیموکراسیش هەروایە، بەڵام بە پلەی یەکەم لە ڕاستیە ئیشی سوڵتەی تەنفیزیە، چی دەوێت، چۆن کۆی دەکاتەوە، چۆن دەهێ مشکلەکانی خۆی چارەسەرکە، چۆن تەوزیعی دەکا لە سێکتەرێکدا بەکاری دەهێنێ، چۆن کێشەکانی خۆی لەگەڵ ئەوانی تر چارەسەر دەکات. دەم خۆش دکتۆر گیان. دکتۆر سۆران. زۆر سپاس. تەمان ئەوانەی کاک دکتۆر فەرمووی زۆر دقیقە و ئەوەمان پێڵێت کە بە درێژایی ئەزمموی وڵاتەکان هەر وڵاتێک کە فرەنەتەوە فرە پێکاتە بوو بێ ئەگەر عقلەتێکی باش بۆ ئیدارەدان و عقلەتێکی نەزیح بۆ جێگرتنەوەی خواستی هەموو ئەم ویستە جیاوازانە ئەم پێکاتە جیاوازانە نەبوو بێ، هەڵبەت لە وڵاتە خراپەکان و لە وڵاتانە بووە کە لە شەڕ و لە جێنۆستاید و لە ممارەساتی نادیموکراسیانە بەدەر نەبووە. ئەم عێراقی کە ئێستا ئەوە تەمەنی ئەبێتە 100 ساڵ، بە درێژایم 100 ساڵی ڕابردووە هەموو جۆرە کانی ڕژێمی بینیوە، هەموو جۆرە ممارەساتەکانی نادیموکراسی و سەروەرنەبوونی یاسا و دەستور و ئەوانەی بینیوە. ئەوەی هەتا ئێستا بە درێژایی یەکسەدەی ڕابردوو نەیبینیوە مەسەلەی ڕێزگرتنی مافی پێکهاتەکانەوە و خۆیان و مەسەلەی سەروەرکردنی یاستا و پابندبوون بووە بەو دەستور و بنەما یاسایانەی کە هەبوو. تۆ بڕوانە لە ساڵی 21 بە دواوە کەیتە عێراق هەتاوەکو ساڵی 58 لە سایی سیستەمی پاشایەتی ئاژی، لەو کاتەوە سەرەتای تۆوی ئەم ڕقەبەرایەتی و ئەم جیاوازیکردن و ئەم با بڵێن سەرکوتکردن و هەوڵدان بۆ سڕینەوە و ئەوانە ئەوەی کە تایبەت بە کوردستانە ئێمە ڕەنگە سەختترین دژایەتەکان و خواستەکانی گەلی کوردستان لەو سەردەمەوە دەستی پێ کردووە و هەر ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی تعریبیش سەرەتا هەر لە فەیسەڵی یەکەمەوە دەست پێ کاتە تاوەکو ئێستش درێژەی هەیە. لە ساڵی 58 بەرەو دووە هەتاوەکو ساڵی 63 ئەو کاتی کە ڕژێمە گۆڕی لە ڕژێمی پاشایەتیەوە بۆ ڕژێمێکی کۆماری سەرباری ئەو وعدە بریق و باقانەی کە دران و ئەوەی کە کورد و عەرەبە بنە هاوبەشی سەرەکی لە وڵاتەیە. بەڵام دیسانەوە بەڵێنەکان کوردخایەنە بن و گەورەترین شۆڕشی کوردستانی و سەرانسەرترین
شۆڕشی کوردستانی بۆ دەستەبەرکردنی مافەکانی کوردستان کەمە بەستم لێ شۆڕشێلوولە لەو سەردەمەیە هەڵاگیرسی دوێنێ هەشتی شوبات ساڵیادی یەکەمین کودەتای بەعسیەکانە بەسەر ڕژێمەکەی عەبدولکەریم قاسمە ئەوەی کە لە ئەدەبیاتی کوردیا پێڵێن کودەتای حرەس قەومیەکان دیارە بە تاریخی ڕەشان ئەوان چیان بەسەر کوردستانە هێناوە بە تایبەتیش لە ناو شاری سلێمانیە دیارەکە چی قەتڵ و عامێکیان کردووە و بە دوای ئەوانەشا لە ساڵ 1963 بیگرە هەتاوەکو 2003 بە درێژایی ئەو 40 ساڵی ڕابردووە ئیتر دیارە درندانەترین شێوازی دیکتاتۆریەت و هەرچی ئەو تاوانە قێزەونانەی کە دژی مرۆڤایەتین دەرحەق بەگەلی کوردستان تاقی کراونەتەوە لە 2003 شەوە هەتاوەکو ئێستا بە درێژای 18 ساڵی ڕابردوو ئێمە هیچ شتێکی جیاوازمان لەوانەی ڕابردوو نەبینیوە بەمانایی ئەوەی کە ئێمە لە 18 ساڵی ڕابردووە هەوڵی قڕکردنمان بینیوە بە جۆرەکان هەوڵی پەلاماردان و سەرکوتکردنی سەربازیمان بینیوە برسیکردن و سیاسەتی تەحجیمکردن و سەرکوتکردن و گەڕانەوە بۆ بەندەستیمان بینیوە و لە هەمووشی گرنگتر ئێمە هەستی هاوبەش نەبوون و وەک هاوبەش مامەڵەکردن و بینینمان هەتاوەکو ئێستا بەردەوامە کەواتە ئەوەی کە لە 100 ساڵی ڕابردووە درێژەی هەبوو هەیە ئێستش هەر هەیە ئەمە فاکتەرەکەی گەڕێتەوە بە تەسەوری من ئەوەیە ئێمە لە لۆجیکی یاساییە پێڵێن ئەوەی کە لەسەر بنەمایەکی خواروخێچ بنیاد بنرێ ئیتر چاوەڕێی لێ ناکەی شتێکی ڕاست و دروستی لێ بەرهەم بێت ئەوەی کە لە کاتی خۆیان ئەم دەوڵەتە فشەڵە دروستەکات و بە زۆر ئەم سێپێکاتە جیاوازە بەبێ ئەوەی کە خاڵی هاوبەشیان لە نێوانیاندا پێکەوە گرێ ئەدا ئەوەی لێ ئەکەوێتەوە کە بە درێژایی 80 ساڵ حکمی سونەمان بینی کە هەوڵی سەرکوتکردنی ئەوانی تری داوە ئێستا لە 18 ساڵی ڕابردووە بینیومانە شەڕی خوێناوی شیعە و سونەمان بینیوە و ئێستا جژایەتیکردنی بەشەکەی دیکەی عێراقمان بۆ کوردستان بینیوە لێرەدا ئەو قسە مێژوێی مەلیک فەیسەڵی یەکەم کە ئەڵێت من لە سەرنجامە شتێکم بینی منیان هێنا کردمیان بە حاکمی شوێنێک کە پێ وترا عێراق بەڵام من عێراقیەکانم نەبینی کەواتە ئێستا لە حاڵەتی حازرە ئەگەر پرسیار بکەین عێراق کوێ یان مەسەلەن وەلایی عێراقیانە بۆ عێراق چیە ئێستا نەماوەتەوە لە دیدی زۆرینەی شیعەیە وەلایەکی مەزهەبی هەیە کە زیاتر ئەوەندەی بەلایەوە گرنگە کە دەسەڵات و هەژمونی ئێرانی بەسەرا زاڵکە ئەوەندە عێراقیانە بیر ناکاتەوە سونەکان لە دوای ئەوەی حکمی 80 ساڵیان لە دەست شۆ لە دوای 2023ەوە هەتا دێ بەرەو تەحجیمکردن و بچووک بوونەوە بن ئێستا بەلایەنەوە گرنگ نییە و لە دیدێکی کوردستانیانەشا 92% خەڵکی وڵاتە تعبیری لە ڕای خۆی کردووە کە ئەوانش عێراق بە وڵاتی خۆیان نازانن دەستخۆش کاک مەسعود بەڵێ زۆر سپاس وڵای کێشەکانی عێراق ئەنی هەردوو میوانی بەڕێز ئاماژیان پێ کرد باشتر بڵێم کێشەی کورد لە عێراقە چکە عێراق کێشەی زۆرە و کێشەی کورد لە عێراقە ئەم کەڵچەرە سیاسی کە ئێمە ئێستا بینین لە حکومڕانی عێراقیە ئەوە دووپا دەکاتەوە تەئکید دەکاتەوە کە قەزەی کوردی لە عێراقە بە ئاسانی معالەجە ناکرێ ئەگەر لە چوارچەوەی دەستوری عێراقیشان دانراوە من بۆ تاریخ شتێک هەیە ئەمەوە بیدرکێنە بەسەراحەت جەنابی سەرۆک بارزانی کە سەردانی بەغدای کرد من یاواری بوو و ئەم قەناعەتە لە نەتیجەی تەجروبە و معلومات و ئەزمونەوەیە لەو سەردانی بۆ بەغدا لە دانیشتەکانی خۆمانە تەئکیدی کردەوە کە وتی زۆر تەئکید لەوە کراوەتەوە من سەردانی بەغدا بکەم و ئەبێ عیلاقاتەکان هێورکەینە و چاشکێنە بەڵام من دڵنیام وەزع عێراق نەک باشتر ئەبێ بەڵکو بەرەو خراپتریش ئەڕوە و چارەسەری هیچ یەکێک لە کێشەکانی عێراقیش ناکرێ لەبەرەوەی ئەم عەقڵیەتی کە حکومڕانی عێراقەکە هەوڵی چارەسەرکردنی نەک تەنها کێشەکانی نێوان هەرێم و بەغدانادا بەڵکو هەوڵ نادەن بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەموو عێراق و ئێستا لە دوای ماوەیەکی زۆر کورت ئەبینین ینی ئەم دیدگایە و ئەم ڕۆیایە لەسەر ئەرزی واقع بینین ئەوەی دوێنێ شەو ئێمە لە بەغدا بینیمان لە بەغدا و نەجەف و کەربەلا تەئکید لەسەر یەک شت کە شتێک نییە لە عێراقا بەناوی دەوڵەتی عێراقی و مؤسسات و حکومڕانی لەم عێراقەیە تۆ ینی کێشەی ئێمە من زۆر برادری تریش ئاماژیان پێ کردووە کێشەی ئێمە تەنها بوجە و موچەوانە نییە ڕاستە شتێکی گرنگە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەڵام لە تەورەکانی تر ئاماژەی پێکەین ئەوە ئەکرێ لە ناو هەرێمی کوردستانە معالەجە بکرێ و پشت بە بەغدا نەبەسترێ و بۆی بکەوێنە سەرپێی خۆمان بەڵام مشکلەکانی ئێمە ئەو مشکلانەیە کە لە چوارچەوەی دەستوری عێراقیە دانراوە مادەی 140 و ناوچی کێشە لەسەرەکان کە
تا 2007 بۆە جێبەجێ بکرێ خۆ ئەمە یەک کەس دای نەداوە هەموو سەرکردە دیارەکانی کورد ڕۆڵیان هەبووە لە نووسینی دەستوری عراقی و مجتمعی دەولی ڕۆڵی هەبووە لە نووسینەوەی دەستوری عراقیە ئەو کات زۆر پشتیوانی گەلی کورد بوونە و هەوڵیان داوە عراقێکی نوێ دروستکرێ دوای 100 ساڵ لە دیکتاتۆریەت چکە کاتی مەلەکێش خۆچی بۆ هەر دیکتاتۆریەت بۆ چکە لە کاتی مەلەکێشە هەر تیارە و دەواباتن قەسری ناوچەکانی کوردستانیان نەکرد و کوردیان شەهید دەکرد ئێستاش ئەبینین وەکو تەجروبە لە برەوەی لە ماوەی ڕابردووە و لە کابینەکانی پێشترە دایمەن تاکی دەکراوە لە عێراقکە حکوومەتی هەرێم ناوێ مشکلەی اقتصادی یا مەلەفی مالی و نەوتی لەگەڵ عێراق معالەجە بکە ئەم کابینەیە و شخصی سەرۆکی حکوومەت ئەوەی من ئاگادار بم زۆر مصر بوو لەسەرەوەی هەموو مەلەفەکان بکراوی لەگەڵ عێراقا باس بکرێ و معالەجە بکرێ و چی بەیاناتێکیانەیە پێیان بدرێەوە هەموو بەیاناتەکان درراوە هەم بە حکوومەت و هەم بە پەرلەمانیش ئەبینین هەردوو میوانی بەڕێز شاماژیان پێکرد جاری یەکەم حکوومەتی عێراقی پەرلەمانی عێراق متمانی پێبەخشیوە بە پێی مادەی 110 دەستوری عێراقی ئەوە حکوومەتە بەرپرسە لە سیاسەتی مالی و اقتصادی دەوڵەتی عێراقی پەرلەمان ئیشی چاودێریکردنە ئەم ڕێکەوتنە کراوە لە نێوان هەرێم و بەغدا و حکوومەتی عێراقی شخصی ڕئیس وزەراڵێ ئێمە زۆرمان پێ باشە وەزیری نەوت وەزیری دارایڵێ زۆرمان پێ باشە کوتەلی سیاسی منابێت تێپەڕێ و ئەمە ممکن نییە ئەگەر وڵاتێک موسسات بێ مەفروزە ئەوەی کە حکوومەت نردوێتی پەیوەست بە مادەی 11 کە علاقەی بە موچەی فەرمانبەرانی هەرێمەوە هەیە وەکو خۆی تێپەڕێ و ئەگەر هەر ئیشکالێتێکی تێدا بێ ئەو کات پەرلەمان وەلیجانی معنی لەگەڵ حکوومەتی اتحادیە مناقەشەی بکەن ئەگەر دەوڵەتی موسسات بێ بەڵام ئەمەی ئێستا کە هەیە ئەمە حکمێکی قەرەقۆشیە بەڕاستی لە عێراقا و حکمی بەسەراحەت حکمی میلیشیایە لەبەرەوەی لەناو حتى لەناو پەرلەمانی عێراقیشە ئەو ئەحزابانەی کە میلیشیایان هەیە ئێستا هەندێک جار بە تهدیدکردن لەناو پەرلەمانە بە تهدیدکردن تهدیدی قووەت ئەوەی دوێنێکە بینرا عەرزی عەزەڵاتی چەکە کە هەر کەسێک بە قسەی ئێمە نەکا هەر کەسێک بەبێ ئارەزوەکانی ئێمە هەڵسوکەوت نەکا لەم دەوڵەتەیە ئینقلابێکی بەسەراکەین و هەموو شتێک کۆتایی پێدێنین من بۆ خۆم ینی قەناعەتم وایە لە ئێستاوە نییەشی عەبڕیاری داوە دەوڵەتی ئەمری واقع فەرزکە لە 2007ەوە دەستیان کردو بە ئیشکردن لەسەر مەلەفە و لە 2002 ئیتر تەواو کەوتونەتە جێبەجێکردنی ئەم ئەجەندایە طبعا بەیعاز لە وڵاتێکی ئیقلیمیەوە و تەسەور ناکەم بە ئاسانی بتوانین لەگەڵ عێراقا بگەینە حالەتێکی ڕێکەوتن ئیلا ئەگەر گۆڕانکاریی ئیقلیمی لە منطقەی ڕووبدا من هەر لە سیاقی ئەو گفتوگوۆیە میش ینی باز لە دووشت بکەم کە لە قسەکانی ئەوە شتێکی لێ هەڵێنجا تەمان من یەکەم ئەوەی کە باز لەو پیلان و ئەجیندایە ناکەین کە لە پەنا ئەم دانوستانەی شاندی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا کە ماوەیەکی زۆری خەیاند و چەندی سەردانی تێکەوتووە و چ کاریگەریشیان هەیە بۆ ڕێگری یاخود بۆ نەگەیشتن بە هیچ ئەنجامێکی تا ئێستا تا بەم شێوەیە ئەوی تریژ هەر قسەکەی کاک مەسعود کە باسی ئەو دەوڵەتی ئەمری واقعی کە شیعەکان بەنیازن و ئیشی بۆکەن و لەکەیەوە چۆن ئیشی بۆکەم لە بابەتی دانوستانەکانە ئەبێت دان بەڕاستیەکی زۆر تاڵە بنین ئەویش ئەوەیە کە بەشتێک لە قسەکانی دکتۆر سۆران تایە بوو ئەوەیە ئێستا لە عێراق شتێک بە ناوی ئەجیندای عێراقیەوە نییە ئەجیندای ناوخۆیی عێراقی یعنی عەقڵێکی عێراقی بیرکردنەوەیەکی عێراقی سیاسەتێکی عێراقی لە ناو گۆڕەپانی سیاسی عێراقا ناگوزەرێ بە هەموو ڕووداوەکان ئەم ڕووداوە سیاسیەکان ئەوە پێڵن ئەم دانوستانەی نێوان هەرێم و هەولێر و بەغداش هەر هەمان شێوە ئەم ڕاستیەمان پێڵێن چونکە ئەم ئەجیندای ئێرانی ناوەری ئەجیندای ئەمریکی ناوەری ئەجیندای سعودی ناوێ هەموو هەر یەک لەم ئەجیندانە بە شێوەیەک لە شێوەکان کاریگەریان هەیە لەسەر زمینی واقعی عێراقی ینی زمینی سیاسی بەڵام ئەجیندای عێراقی نییە ڕاستی من خۆم ینی ڕەنگە لەم بەرنامە زۆر ڕای خۆم لەسەر دەوڵەتی عێراقدا بێ لەسەر مێژووی خوێناوی دەوڵەتی عێراق لەسەر مێژووی خوێناوی کورد لە دەوڵەتی عێراقا و خەڵک قەناعەتی بنەزانێ بەرامبەر دەوڵەتی عێراقی بەڵام بە هەموو بە پێی ئەوەی کە من لێکم داوەتەوە ئێستا عێراقی ترین ئەجیندا ئەوەی کوردستانە کە ئاڵێم عێراقی ترین ئەجیندا بەستم وەلای کورد نییە بۆ عێراق بەستم ئەوەیە کە ئەم ئەجیندای ئێستا کورد ئێوێ
بەگەڕ بخرێ لە عێراقا ئەمە نزیکترینە بۆ جۆرێک لە هەستانەوەی عێراق ژیانەوەی عێراق یا ڕزگارکردنی لە داڕمان ئەگەرنا باقی ئەو ئەنجیندایانەی تر بەبێ ئیسtisنا هەمویان عێراق بەرەو ماڵوێرانی و کاولبوون و داڕمان و ئەو شەڕە ئاهلی کە دکتۆریش باسی کرد زیاتر ئەم مەترسیانە لێ بۆیە ئەم لایەنانی کە ئێستا ئێمە دانوستانیان لەگەڵاکەین دوو کێشەی گەورەیان هەیە کێشەی یەکەمەوەی ئەمە بۆیە دانوستانەکانمان قورسە کێشەی یەکەم ئەوەیە کە ئەمانە خاوەن بڕیاری سەربەخۆی خۆیان نین و بڕیاری سەرەکی و گرنگ و یەکلاکەرە و لای ئەوان نییە بڕیاری ئەوان لە تارانە لە تارانەوە فەرمانیان پێکرێت چی بکەن ئەگەر تاران بڵێ ئێوە ڕێکەون لەگەڵ کوردستانە ئەگەر ئێمە هیچی باشیان پێشکەش نەکەین ئەو داهاتوونەوە تو ڕقەمانەی باسیەکەن بە دڵنیایەوە ڕێکەون وەگەر پێچەوانەکەشی بێت ڕەنگە ئەگەر کوردستانیان بە عەرز و ئاسمان و بن عەرزیشەوە تەسلیم بکەین هێشتا نەگەینە ئەنجامێکی پۆزەتیڤ لەگەڵیانە بۆی ئەمە کێشەیەکە ئەمە کوردستانی خسۆتە ناو قڕوسترین دانستانەوە کە تۆ لایانی بەرامبەرت خاوەن بڕیار نیە ئەنجا لایەنێکی تر کە ڕەنگە کاک مەسعود زۆرتر شارەزای لەم بوارە لایەنێکی ئەوەی دکتۆر سۆرانیش لە ئاڵقەی پێشوو بە زۆرێک ئاماژەی پێکرد ئەوەی ئەم لایەنانە کۆمەڵێک کوتلەی جیاوازن ڕاستە وەکو تەسبیحێکان و پەتی ئێران پێکەوەی بەستوونەتەوە بەڵام ئەمان هەر یەک لەو دەنگکانە ڕایەکی جیاوازی هەیە بۆیە شاندی هەرێمی کوردستان بە ناچاری کەوتۆتە دانوستانی سیاسی لەگەڵیانە تاک ژوور بە ژوور ئەگەڕێ لەگەڵیان هەرێکەوە لە بارگای خۆی ئەوەشی کە من لە ئەندامانی شاندی دانوستانی بیستم بەڕاستی کە بە تایبەتی بۆیان باس کردم ئەوانە ڕویان خۆشە و قسەی خۆشەکەن و ڕایان جوانە ڕوبەڕوو بەڵام هەر یەکەیان لە بنەوە نیازێکی و بیرکردنەوەیەکی هەیە بەرامبەر معلومەیەکی تر بە لەم بەرنامەجی جەنابتەوە لەم کەناڵە باسی بکەین ینی بەسەراحەت چەند مانگێک پێش ئێستا و لە ناوەندی بڕیارەوە من پێیان وتم کە عێراق لەگەڵ هەرێمی کوردستانە ڕێک ناکەوێت هێشتا پرۆژه یاسای بودجە نەنێردرا بوو بۆ پەرلەمان و ینی تاکیدمان کردەوە چۆن ینی شتیوا چۆنە بێ یەکێک لە فەرماندە باڵاکانی فەیلقی قودسکات بۆ عێراق و لەگەڵ لایەنە شیعەکان کۆبوو بۆەوە من بۆ خۆم لێکێکیان لەوانەی کە حەزوریان هەبووە هەر بزەبت وتم یعنی بابەتەکان چی بووە زۆر بە دوو شەی زۆر بە کورتی ئاماژەی پێکرد تەنظیم و تەوجیه خۆڕێخستنەوە و تەوجیه پێدان بۆ ئالێتی ئیشکردن لە ماوەی داهاتووە و لە نتیجێ ئەوە ینی تەماشاکەی حکوومەتی هەرێم ئەو وەفدێک کە چەندین سەردانی کردو و لەگەڵ هەموو لایەنەکان کۆبووتەوە ئەچی لەگەڵ یەکێک تاکیدەن بۆ قسەی جەنابەت لەگەڵ هەرێکێک لە زەعاماتی شیعە کۆبیتەوە ئێمە بەڕاستی لەگەڵین و هیچ مشکلەمان نییە و لەگەڵ موچین بەڵام دوای خۆیان کە پێکەوە کۆ بنەوە لە تاولەیەکی مستەدیری وەکوامە جاری یەکەم شت هەر یەکیان لێوترە ترسێ لەسەر مەسلەی انتخابات دویش تەوجیه دراون کە لەگەڵ هەرێمی کوردستان نابێ ڕێکەوتن بکرێ بە دوو مەبەست یەکەم تێڕوانینی سیاسی و هەڵوێستی سیاسی هەرێمی کوردستان لەگەڵ ئەجەندای سیاسی هیچ وڵاتێک نییە بە تایبەتی ئەو لەگەڵ ئێران پەیوەست بە سراعی ئێرانی ئەمریکی لە ساحی سیاسی عراقی ئەمە یەک دوو ڕێکنەکەوتنی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی کازمی فەشەلی حکوومەتی کازمیە و ئەوان ئامانجیان ئەوەیە لە حکوومەتی کازمی بدەن بە سەر نەکەوتنی ئەم ڕێکەوتنە و جالەوەی هەندێکی ینی ڕوئیان جیاوازە هەیە مەسەرەن هەوڵیشیان جیاوازە لێدوانەکانیشیان جیاواز هەیە ئەڵێ هیچ شەی بە فیدرالیەت بە هەرێمی کوردستان و بەبوونی هەرێم و هەندێک ببوورە مەلەفەکە بە کاملی ئەبێ تەسلیم کرێ هەیە ئەوانە شروعی تاجیزین بەسەراحەت خۆیان نەزانن ئەوانە ممکن نییە بەسەوانە شروعی تاجیزین و لەبەرەوەی یەکەم نەدەستوریە و نەممکنیشە لەسەر ئەرزی واقع حتا وەزیری نەوت دەڕووی فەنیەوە لە ناو لیژنەی مالیە وتوبێ ئێمە ینی بەلای کەمی پێویستمان بە 2 تا 3 ساڵ هەیە بە هەمانگی لەگەڵ هەرێمی کوردستان ئەگەر ئەوەی ئێوەتانوێ 2-3 ساڵی پێویستە بەڵام لە ڕووی دەستوریەوە ئەوە ئیجرایەکی نادەستوریە مادەی 112 یەکەم لە دەستوری عراقیە زۆر وازحە ئەڵێ ڕسمی سیاسە بە هەمانگی نێوان هەرێمەکان حکومە ئیتیحادینەی و تۆ ئیدارەی حقوولەکان و باسی ئەو حقوولانەکە پێش نووسینەوەی دەست یەکێک لە کێشەکانی دیکتری عراق مەسلەی ناسەقانگیری دەستوریە تۆ سەیری کەم دەوڵەتە یەکەم دەستوری لە سەردەمی احتلالە دانراوە دوایین دەستوریشی هە لە سەردەمی احتلالە کە ڕەنگە مقارنەی کەی لەگەڵ
حەوت دەستور و پرۆژە دەستورەکانی تر ئەمەی هی سەردەمی ئینگلیز و ئەمەی ئێستا لە هەمویان باشتر بێ واتە لە عراقدا ئیرادەیەکی سیاسی نییە بۆ دانانی دەستورێک کە بوێتە دەستوری هەمووان بێتە دەستوری عراق لەژێر سای ئەم دەستورەدا مؤسسات کاری خۆی بکە جیاوازی مەسهەبی و ئاینی و نەتەوەی نەمێنێ خۆ دەقی جوانمان لە دەستورەکاندا هەبووە بەڵام ئێستا ئەوەی دەیبینین لە گۆڕەپانی سیاسی عراق و لە گفتوگۆکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادی ڕاستیدا ئاماژەکان ئەوەن کە دەسەڵاتی سیاسی نوخبەی دەسەڵاتی سیاسی لە بەخدا بە تایبەتی لە بازنەی شیعەیە ئەسڵەن بڕوای بە فیدرالی نەماوە و کار بۆ ئەوە دەکرێت لە داهاتوودا مەسلەی دەستوریش بە شێوەیەک تعدیل بکرێت کە لە ناوەرۆکی فیدرالی بەتاڵ بکرێتەوە علاقەکان لەگەڵ هەرێم بە شێوەیەک لێ بکرێت کە ئەسڵەن تایبەتمەندیەکانی هەرێمێکی فیدرالی لە هەرێمدا نەمێنێ و عراق لەسەر دەستێوەردانی دەرەچی و بەدەست نەبوونی بڕیاری سیاسی بەدەست عراقیەکان بە ئاراستەی دەوڵەتی قۆڵ بەمانە سلبیەکەی دەڕوات کە لەوێ دەستور مانایەکی نامێنێ مؤسسات لە هێزی خۆیان بەتاڵ دەکرێنەوە ئەجندای دەرەچی پێش ئەجندای نیشتیمانی دەخرێت کاراکتەری نادەستوری و نامؤسساتی تر ڕۆڵ لە گۆڕەپانەکەدا دەجێڕن وەکو ئاماژەشمان پێدا لە ڕاستیدا مێژووی دەوڵەتی عراق بۆی سەلماندین ئەگەر ئەم دەوڵەتە بە تایبەتی دەسەڵاتی سیاسی و سامانی بە شێوەیەکی دەستوریانەی عادلانە باش تەسەڕوف پێوە نەکرێ یان بۆ هیچ لایەک نابێ یان دەبێ بۆ هەمووان بێ و سونە لە دەستیاندا شیعەش بە ئاراستەی لەسەر مۆدیلی سونەیان لە فۆرمێکی تردایان بە تایبەتی تر بەردەوام بێ لەسەر سیاسەتی بە مەسهەبیکردنی دەسەڵاتی سیاسی دیسان عراق دەخاتە ناو کارەساتەوە دەمەوێت لێرە بڵێم ئەوەی لە عراق دەگوزارێ پێش ئەوەی بۆ هەرێمی کوردستان خراپ بێ بۆ ئەوان خراپە بەڕاستی بۆ ئەوان خراپە کە چونکە هۆکارێک لە ناسەقامگیری سیاسی بە درێژایی دەوڵەتی عراق لە ڕووخانی ڕژێمەکان و حکوومەتەکان چی بووە چارەسەر نەکردنێکی عادلانەی دۆزی کورد بووە ئەمە بۆ ڕابردوو ڕاستە بۆ داهاتووش ڕاستە بۆیە ئینسان متەئەسیف دەبێت کە ئەمانەی ئێستا لەوێن مەسەلەن پند لە مێژوش وەرناگرن ئەجینە دەبێت ئەوەشمان لەبیر بێ مەسەلەی لە دەوڵەتی فیدراالە دوو دابەشکردنی گەورە هەیە چۆن هەموو پێکاتەکان بەشدار دەبن لە دەسەڵات چۆن هەموو پێکاتەکان بە شێوەیەکی عادلانە بەشدار دەبن لە سامانی وڵات ئێستا ئەوەی کە عراق بۆ خۆی کێشەی سەروەربوونی لەسەر ئاستی ئیقلیمی هەیە ئەوەی لە دەستداوە کەچی دێ لەسەر ئاستی ناوخۆ خەریکی شەڕی سەروەریە لەگەڵ هەرێمی کوردستان پێویستی بەوەی شەڕی وەرگرتنەوەی سەروەری ڕاستەقینە لەسەر ئاستی ئیقلیمی و لەسەر ئاستی نێودەوڵەتی بکە نەک بێ شەڕی سەروەری لەسەر هەرێمی کوردستان بکە کە دەست بۆ خەریکە دەست بۆ ئەجندای پێشمەرگە دەبا بۆ مەسلەی سامانی هەرێمی کوردستان دەبا بۆ ئەو پێگە نێودەوڵەتی هەرێمی کوردستان هەیەی کە کار لەسەر ئەوە دەکە ئەو نوێنێراتیانی حکوومەتی هەرێم هەیەی دایان ببڕێ دەم خۆش دکتۆرەوە بە دکتۆر سۆران حەزەکەم درێژە بە و فشارانە بیکە بۆ خۆی ئەوەی نوێنەرایەتیەکان و شکاتەکان و ینی بۆ خۆی ینی شتێکی لۆجیکی فیزیاییە ینی ڕەنگە زۆر لێکردنەوەی نەوێ ئێستا باڵەخانەیە گەر پایەکانی لێ دەربێنی ئەڕوخەیانی ئەمە ئیتر خۆ زۆر لێوردبوونەوەی ناوێ ئەم عێراقی کە لە دوای ساڵی 2023 بنیادراوەتەوە لەسەر هەندێک کۆڵەکەی بنیادراوەتەوە کە مەرجی ئەوە بووە کە عێراقی نوێی لەسەر جارێکی تر بنیاد بنرێتەوە و ئەوانش مەرج بوون کە لایەنەکان و بە تایبەتیش کوردستان بۆی گەڕاوەتەوە ینی ئەوەش لەوانە یەکەمیان فیدراڵی بۆ فیدراڵی خۆ تێزێک نەبووە لە دوای ساڵی 2023 کوردستان تەرحێکی بەتەنیا کوردستانی نەبووە تەرحێک بووە کە هەم ئەو لایەنانەی کە ئۆپۆزیسیۆن بوون و هەم ئەو لایەنانەشی کە لە پشتی ئۆپۆزیسیۆنی عێراقیەوە بوون بە ڕێگەیەکی شیاویان زانیەوە بۆ ڕاستکردنەوەی ئەو خوار و خێچیەوە ئەو غەدرە مێژوویی کە لەم سێ پێکهاتەیە کراوە و بە ناچاری خزێنراونەتەوە ناوێک وڵاتەوە و دواتر مەسلەی تەوافقە چونکە ئەوە لە بەرچاو گراوەکە ئێمە لە عێراقا لە ڕووی دیمۆگرافیەوە ئەوە ئەزانین کە نەتەوەیەک و پێکهاتەیەکی باڵادەست هەیە لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە هەمیشە هەروە مێنێتەوە ئەویش مەسلەی هێزە شیعەکانە ئەگەر بێت و تەوافقی تیاڕە چاو نەکرێ شتەکان بە زۆرینە و کەمینە تێپەڕێن هەم
لە کرۆکی فیدراڵەتێک ئەدرێکە بۆ وڵاتێکی فرە پێک هاتەیە و هەمیش جارێکی تر ئێمە تووشی دیکتاتۆریێتە بینەوە بە وڵاتێک کە ئەزمونێکی تاڵی لەگەڵ دیکتاتۆریێتە هەبووە و پاشان مەسلەی شەراکەتە کە پەیوەستە بێتەوە بەوانی ترەوە ئێستا حاڵی حاضر هەرسێک لەمانە نەماون ئەم سێ بنەمایانە هیچ کامێکیان نەما ئەوەی کە کاک مەسعود ئاماژەی پێکردیانی لە ساڵی 2007ەوە شیعەکان دەستیان کردووە بە دژایەتیکردنی فیدراڵی ڕەنگە پێش وەختەش ڕەحمەتی مام جەلال حادیسەیە کە گێڕێتەوە لە دەورانی مەجلیسی حکومە ئەو کاتێک کە مەجلیسی حکم هەبوو ئەڵێ بۆم دەرکەوت کە مقۆ کەوتۆتە بینانەوە لە سەرکردە شیعەکانم ئەبیست کە ئێمە ئامادەسازی بۆ دانانی دەستوری کاتی عێراق بکەین ئەوان ئەو کات دژایەتیان دەرەبڕی ئەڵێ منیش ئەو کاتە بەبیرم هێنانەوە تومە بیرتان نەچێ ئێمە ساڵی 1920 و کاتی ئەم دەوڵەتە بۆ ئێوە دروستکرا ئێمەی لەگەڵا نەبووین ئێمە بەخواستی خۆمان دەنگمان پێدا و ئەو کات ڕێکەوتنامەیەکی نێودەوڵەتی هەبوو کە دەرفەتی بە ئێمەدا بوو ببین بە دەوڵەت خۆمان هاتین دەنگماندا هاتینە پاڵم دەوڵەتی ئێوە ئەوە لە ساڵی 25 جارێکی تر لە ساڵی 2003 کە ئێمە گەڕاوینەتەوە بۆ عێراق ئێمە لە ساڵی 91ەوە بە پراکتیکی و بە ئەمری واقع سربەخۆ بووین ئێستا جارێکی تر بە حکمی ئیرادەی خۆمان گەڕاوینەتەوە ئێوە لەبری ئەوەی کە مەمنونمان بن هاتوونەتەوە لەگەڵتان عێراق بنیاتەنێنەوە خەریکن مقۆمقۆی ئەوەتان لێ دروستە بێ کە فیدراڵەتێکیشمان پێڕەوا نابینن کەواتە هەر لەو کاتەوە ئەمانە قەناعەتیان بەچی نەبووە مەسەلەکە فیدرالیزم نییە مەسەلەکە ئەوەیە کە ئەم دوو پێکهاتەی تر لەبەرەوەی تەجربەکان سلماندویانەکە ناتوانن پێکهاتەکانی تر وەکو یار وەکو هاوبەش وەکو شەریک ڕەفتار بکەن ئێستا بۆ هەندێک لە هێزە عێراقیەکان وایە کە پێی نەنگیە کە بێت دانوستاندن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە بکە پێی نەنگیە بێ وەکو تەرەف مامەڵە لەگەڵا بکە ئەو فێر بۆ هەر چەپۆکە بەسەریت کاوت و هەر بچی مەسەلەن بە زەلیلی و ئەوانە لە بەردەستیابی جا ئەوەی کە ئێستا ئەمەی خوڵقاندووە ئەم واقعی دروست کردووە کە ئێستا عێراقی ئەمری واقع هەیە یان با بڵێن ئەمری واقع لە عێراقا هەیە کە باس لە ئەمری واقعی شەکەین کەواتە لە دەرەوەی هەموو ڕێخستنێکی دەستوری و لە دەرەوەی هەموو ڕێخستنێکی یاساییەوە هەیە ئەمری واقع بەو مانایە عێراق گەڕاوەتەوە ئەسڵی خۆی کە وڵاتێکی سنترالیزمی ئەوەیە کە ئەوانەی خۆیان ئەڵەن بە چەپۆکێکی ئاسنین و ئەوانە حکوم بکە و لە هەر کوێیەکا بەدڵی ئەو نەبووی سڵ لە هیچ شتێک نکاتەوە لە برسیکردن بێ لە قڕکردن بێ لە بەکارهێنانی ئەبرامز و لە بەکارهێنانی هەر شتێک بێ بۆ ئەوەی تۆی پێسەرکوتکە و کوردستانیش بە هەمان شێوە گەڕاوەتەوە ئەو ئەمری واقعی کە لە ساڵ 1990ەوە تایە بوو تۆ تەماشاکە ئێستا ئەگەر ئەمە نەبێت چ پێویستە کاتەوە گەر بە کار بە بنەما دەستوریەکان بکەیت چ پێویستە کاتەوە هەموو ساڵێک لەسەر مەسلەی بوجەکە پرسێکی دەستوریە و ڕێکخراوە بچی هەموو ساڵە دانوستاندن بکەیت ئەگەر کار بە یاسا بکرێت چ پێویستە کاتۆ یاسای ئیداری مالیمان هەیە کە ڕێکی خستووە حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەی پابندبوونی پێوە دەربڕێەوە یاسای کورتێنانیدارایی دەمخۆش دوای درێژێ بە قسەکان بە زۆر باسی ئەوەی ئەو دەوڵەتی ئەمری واقع ئەو مەرکەز ویستێکی ئێستا شیعە ئیشی لەسەرەکە و گەڕانەوە بۆ ئەو دەوڵەتی سەردەمی بەعس و پێش بەعس من لەوانە کۆمەڵێک کێشە ئەبینم کە توان نای بڵم نازم ناوێنەی خەیاڵ پڵاویە خەونی وەدی نەهاتووە ناوێنەی با بڵێن شەڕێکی دۆڕاوە لەبەر ئەوەی کۆمەڵی لەمپەری گەورە هەن لە بەردەمەوە جاری هەر لە ناوخۆی عێراق کێشەی کورد و هەرێمی کوردستان و ڕەپێکاتەکانی تری وەکو سونە و حتا پێکاتەکە لەوانەی کەم بڵین ئەوەی پێکاتە بچووکەکانی ئەمە کێشەی گەورەیە بۆ ئەوانیش بۆ قوڵکردنی ئەستەمە پاشان دۆخی ناوچەکە بۆ چوون و سیاسەتی دراوسیەکانی ئێستای عێراق ئەمەیان پێقوبوڵ ناکرێت جارێک کە دەوڵەتێکی بەهێزی تایفی مرکزی دروست بێت لە عێراقا کۆمەلگەی نێودەوڵەتی چۆن ئەمە قوبوڵەکە نازانم هاوکێشە ئابووری و سیاسیەکانی ئەم ناوچەیەکی ئێستا ئەو گوزەرێ چۆن ئەمە قوبوڵەکە پاشان ئەو دەوڵەتی کە سپۆنسەری ئەمەژەکە تا چەند ئەتوانێت هەروە بمێنێتەوە هەر ئەسڵا من لەو باوەڕیانم ئێرانیش لەگەڵ دروستبوونی دەوڵەتێکی عێراقی یەکگرتووی بەهێز بێ ئەوەی کە لە پێشترا بینیمانە عێراق بە نزیکبوونەوە لە ئێران بەهێز نەبووە بابەتێکی تر هەیە لەم پرسە زۆر باسەکرێ ئەویش من لە زاریان تێک چاودێر و سیاسی شتۆ زۆر گوێم لێ بێ ئەم ڕەوشەی کە ئێستا بە منە دانوستانی هەولێر و بەغدای تێکەوتووە پەیوەندی هەبێ بە هەڵبژاردننی پێشوەختەوە زۆر جار باز دەکرێن بۆیە ئەم لایەنانە بە شیعە بەهێزەکان و تەنانەت لایەن لایەنی سونیش بۆیە دژایەتی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان و مافەنەتەوەیەکانەکان بۆ ئەوەیە بۆی شەقامی عێراقی و جەماوەری عێراقی لە خۆیان ڕازی بکەن
من پێچەوانەکەی بینم ئەمە بە تەنیا بۆ ڕازیکردنی ئەزیندای دەرەچیە ئەزیندای ئیقلیمیە ئەگەرنا ئەگەر تۆ هەر پێناسەی شەقامی عێراقی ئەمڕۆ چییە؟ من شەقامی عێراقی ئەوە ئەبینم کە لە خۆپیشاندانەکانە ئەوانەی پێش تشرینی 2009 و ئەوانەی 2009 ئەوانەی ئێستاش کە ئاکرێ دروشمەکان خۆیمە ڕۆژانە ئەمان بینی بەتایبەتی ئەوەی تشرین بابڕین ساڵی 2009 کە سەدان شەید و هەزاران بریندار و کەمەندان میلەکەوتەوە ڕۆژانە ڕۆماڵەکانمانە بینی کەناڵە جیهانیەکان کەناڵە عەرەبیەکان کوردستانیەکان لێدوانی خۆپیشاندەرانمانە بینی کە دروشمەکانمان بە شەقامەکانەوە بینی هەمووی لە دژی دەستێوەردانی دەرەکی بوو هەمووی لە دژی گەندەڵی بوو بۆ نەهێشتنی نوخبەی دەسەڵاتداری ئێستا داوایانەکە بۆ داوای خزمەت گوزاریانەکە داوای نەهێشتنی هێزە میلیشیایەکانەکەن ئەم 4-5 مەطلبە زۆر سەرەکی بوو من تاڵمکاڵم خۆپیشاندان ئەوانە ناوەی کە مختەدا سەدر ڕێکی خزیا حەشدی شعبی یا ڕەبعەڵڵا دروستیانە کرد ئەمانە ناڵم باسی خۆپیشاندانە خۆڕسکەکانی شەقامەکەم شەقامی عێراقیمە بوو کە سنگ و ناوچوانی خۆیان بە قەناسەکە و ئەچوو ئەوێ سووتان ئەمێ سووتان بەڵام دروشمەکان و داواکاریەکانی ئەمانە بوون ڕۆژێک لە ڕۆژان خۆپیشاندەرێکی عێراقیمان نبینی لە شەقامەوە بڵێ کاکە نابێ پارەبی بە هەرێمی کوردستان نابێ بجەنی ئەوان بەرچیان ڕوونە عەفومەکەی کاک بەرم پرسیارێک لە مێشکی ئەوانە هەیە ئەڵێ لە 2014ەوە کە حیسەی کوردستان بڕاوە پارەکەی بۆ کوێ چووە لەبەرەوە لە ئاستی خزمەتگوزاری بۆ ئەوان هیچ نەگۆڕا ڕاستە بۆیە ئەمە بۆ ڕازیکردن ینی ئەم لێکدانەوەی کاڵێ بۆ ڕازیکردنی شەقام بۆ ڕازیکردنی شەقام نییە بۆ ئەسڵەن خۆ ئەو هێزانە کە لە بەغدا لە 2023 تا ئێستا کەی ڕۆژێک لە ڕۆژانە هەوڵی ڕازیکردنی شەقامیان داوەتە ئێستا بیدەن بۆیە من حەزەکەم وردەوردە ببینە سەر ناوخۆی کوردستانیش لە ناوخۆی کوردستانیش هەندێک کێشە هەیە خۆی حزبەکان حزبە شیعەکان لە یەکتری ئەترسن چونکە کاتی خۆی مشکلیان لەگەڵ سونەیە هەبوو بۆ مۆزۆی تایفی لە انتخاباتە نیاوایانە کرد کە سونەکان ممکنە دەسەڵات بگرنە دەست و ئەوانە بۆیە ئەبێ دەنگدەر بچێ دەنگ بدا بەوانە ئەوان لە حکوم بمێنەوە ئێستا هیچ مۆزۆیەک نییە نە خزمەت گوزاری هەیە نە شەڕی سونە هەیە سونەی ترەوە خەریکی مەناطقی خۆیانن و ئەوەی وێران بوو وێران بووە و حەشد دووانە مەناطقی سونەی هەمووی کۆنتترۆل کردووە یەکشت ماوەتەوە کە مزایدی پێ بکەن لە شەقامی عێراقی قەزەی کوردیە و پشکی کووردە و ئێمە ڕوونکردنەوەشمان داوە و لە ئاستی جیاواز کە فعلەن پشکی هەرێمی کوردستان لە 2023 تا ئێستا نەبووە سەبەب نییە کە خزمەت گوزاری لەو ناوچانە نییە تا ئەو ڕادەیە کاکە جارێکیان منوتم ئەگەر هیچێک لە محافزەکان لە ناوچەی وەسەد و جنوب کورد بووە و گەندەڵی کردووە پێمان بڵێن بۆی عقوبەی بدەین بەس محافزەکان هەمووی لە ئەحزابی شیعی خۆتان بووە ئەگەر گەندەڵی کراوە کە ئێمە نزیکەی 200 بۆ 260 میلیارد دلار بەناوی پرۆژە و سەرفکراوە لە عێراق خەڵکیش لە زبالەیە هەجی لەو مانتقەیە بۆیە لە انتخابات ئەترسن بەشێکی ئەوەیە بەڵام بەشەکەی تری بە سەراحەت ئەجندایە وەکو چۆن ئەو برادرە بە منی و هەم ئەمرمان پێ کراوە بە خۆڕێک خستنەوە و تەوجیهاتشمان پێدراوە چی بکەین علاقەی بە هەرێمی کوردستان هۆیە و هەرێمی کوردستان چی بکات لە ناو خۆیە و ئەمە مهمەکە من بۆ خۆم ڕێیم وایە ئەم کێشانە کە ئێستا ڕوبەڕووی هەرێم بۆتەوە یاخود ئەم قەیرانە داراییە کە خەڵک معاناتی هەیە و موچە دواکەوتووە و ئەسبابەکان نەزانین پێویست ناکە باسکەین من هێندە بە دەرفەت زانم بە کێشەی نازانم یعنی ئێمە ئەگەر ئەحزابی کوردی جارێ با لەسەرەوە متفق بین بە تایبەتی یەکێتی پارتی ئەنجا گۆڕان ئەنجا ئەحزابی ئیسلامی ئەنجا معارەزە چکە حزبەکان هەرێکی ناوێکی بۆ دوایی ئێستا بۆتە ناوێکی تر هەمووی مەسئولە لە ئەم دۆخی لە هەرێمی کوردستان هەیە بەڵام هەر کەسەوە بەپێی حەجمی خۆی ئەمە یەک دوو ئەمە دەرفەتە بۆی فعلەن ئێمە بە پێداچوونەوە بکەین بە وەزعی هەرێمی کوردستان لە ڕووی دارایی لە ڕووی کارگێڕی لە ڕووی داهات لە ڕووی خەرجیەکان و ئەم بابەتەشی ئەوە نییە مەسەلەن حزبێک کەسی ساڵە خۆی حاکمەوە بێت بڵێ وڵا ئێستاوەکو معارەزە قسە بکە هەمووی مەسئولە لەسەر مۆزە و کەوادرەکانیشیان ئەم حەقیقەتە زانن و دەنگدەریشان ئەم حەقیقەتە زانن و مستحیلیش نییە معالجەکردنی وەزعی هەرێمی کوردستان و ئێرادەی سیاسیش هەیە ینی ئەوەی من ئەیزانم ئەم کابینەیە و شخصی سەرۆکی حکوومەتی هەرێم زۆر مسەرە لەسەر ئەنجامدانی چاکسازی بەڵام ئەنجامدانی چاکسازی تەبیعاتی سیاسی کۆمەڵایەتی اقتصادی هەیە و تەسیر لەسەر هەموو تاکێکە ئابینین کە
مثلەن بە پێی داهات موچە سەرفەکرێ هەموو کەسێک لە دڵی گرانە پێی خۆش نییە کە با بڵێن موچەکەی ڕێژەیە کەم بۆتەوە بەڵام ناشکرێ بەم نوعایمە بەردەوامین چونکە ئێمە ساڵانە نزیکەی 50,000 کەس لە هەرێمی کوردستانە هەم دکتۆر سۆران هەم دکتۆر عومەر لە جامیعان گەنجەکەوێتە بازاڕی کارەوە و تەخەڕوجەکە و چۆن فرسە ئیشی بۆ دۆزیتەوە پێویست بەوە کات کەرتی تایبەت تەسیلاتی زیاتر بۆ بکرێ وا بکەین ئیتر ئیشی حکوومەت تەوزیفکردنی خەڵک نەبێ بەڵام دابینکردنی هەلی کار بێ بۆ خەڵکی لە کەرتە جیاوازەکانە و بە نەتیجە وا بکرێت هەندێک تااقات بچێتە ناو موسساتی حکوومەتەوە من بۆ خۆم لەگەڵەوە ئەم تەوەجوهاتە تەسەوورەکەم لای بەشێک لە حیزب سیاسیەکان و قیاداتی حیزب سیاسیەکانە بێ کاکە ئێمە پێویستمان بەوەیە تەرشیقی حکوومەتەکەمان بکەین یعنی لەم کابینەیە نەکرا لەبەر هۆکاری سیاسی بەڵام پێویستەکە لە کابینەکانی تر یعنی هەرێمی کوردستان کەی پێویستی بە 21 وزارەت هەیە پێویستمان بەوە هەیە مهمترین کارت لە هەرێمی کوردستانە گەشت و گوزارە ئێمە گەر گەشت و گوزار تەفعیل بکەین ساڵی 5 ملیۆن هاوڵاتی بەس لە ناوچەکانی تری عێراقەوە بێنە کوردستان هەموو سێکتەرە اقتصادیەکان لە هەرێمی کوردستانە ئەکەوێتە ئیش بەڵام کەرتی گەشت و گوزار پێویستی بە تەسیلاتە ئەوەی لە کوردستانە هەیە و کەرتی گەشت و گوزار نییە کەواتە پشت بە خۆبەستن و جۆرێک لە یەک بڕیاری لە کوردستان دکتۆر بەڵێ ئەوەی کە پەیوەندی بە ئەو پاساوانەوە هەیە کە باسی ئەوە دەکرێت کە شەقامی عراقی ناڕازیە یان هەڵبژاردننی پێشوەختە لە ڕاستیدا ئەوانە من پێم وابێ خوێندنەوەی ڕووکەشانن ینی لە پشت ئەوە شتی تر هەیە و خوێندنەوەی پۆپۆلیستانن ڕاستە ڕەنگە بارودۆخی گشتی سەبارەت بە هەڵبژاردن پێویستی بەوە هەبێ کە ئەوانیش دوژمنێک بۆ خۆیان وێ ناکەن کە ئێستا کار لەسەر ئەوە دەکەن هەرێمی کوردستان وەکو دوژمن بۆ خۆیان وێ ناکەن چونکە تقریبان ئەوەی کە ناوی لێنراوە پیشەسازی دوژمن دروستکردن ئێستا دەیبینی لە عێراقا تایبەتی لەلایەن تەزدیری مشکلەش تەزدیری مشکلە بە هەموو پێوەرەکان ئێستا عێراق خۆی دەوڵەتی فاشلە لە ڕیزی پێشەوەی دەوڵەتانی فاشلە و لە ڕیزی پێشەوەی دەوڵەتان کە بەدەست گەندەڵیەوە خەریکە دەخنچێ دێ تەفریقی کێشەکانی خۆی بەم شێوەیە دەکەن ڕاستە هێشتا پێویستمان بۆیە لە ڕێگای گفتوگۆوە هەوڵدەین کێشەکان چارەسەرکەین بەس لە ڕاستیدا وەکو باسم کرد پەیوەندی بە ئیرادەیەکی سیاسی و پەیوەندی بە قەناعەتێکی سیاسی هەیە کە ئەم عراقا لەسەر بنەمای دیموکراسی و فیدرالی و مافی مرۆڤ و مؤسسات و سەروەری دەستور و یاسا بەهێز نەبێ بەڵکو بەهێز بێ بە خۆسەپاندنی لایەنێک لەسەر ئەساسی مەزهەبی و ئەجندای ئیقلیمی بەسەر ئەوانی تردا واتە ڕفاندنی دەوڵەتە ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە زۆر گرنگە لەسەر ئاستی پارت و لایەنە سیاسیەکان و نخبەی سیاسی لە هەرێمی کوردستان کار بۆ ئەوە بکرێ خوێندنەوەکە بە نسبەت بەغدا و خوێندنەوەیەکی دروست بێ بودجە و موچە گرنگن پارە و سامان بە حکومڕانەتی و سیاست گرنگە بەڵام ئەگەردەی قسە لەسەر هەرێمی کوردستان و سروشتی هەرێمی کوردستان و تایبەتمەندەکانی کێشەی کورد لە عراق دەکەی کێشەی ئێمە بپلەی یەک کێشەی ناسنامەیە کێشەی شکۆمەندیە کێشەی سەروەریە بە درێژایی مێژوش هەروە بوو و بەرامبەریش کە ئێستا ئیش لەسەر بچووکردنەوەی ئێمە دەکەن و بە دراسی زانستیان لەسەر ئەوە کردووە کە هەرێمی کوردستان وەکو ناسنامەیەک بۆ سەر عراق و بۆ سەر دەوڵەتانی تری ئیقلیمیش لە مەدای استراتیجیدا خەتەرە وەک ناسنامە کە ڕەنگە ئەوەی کە ئەوان دەڵێن یەکگرتووی خاچی ئەوان بخاتە ژێر مەترسیەوە کە هەرێمی کوردستان وەکو ناسنامە ڕەنگە ببێتە مۆدێلێک بۆ کورد لە بەشەکانی تریش بۆیە ئەم خوێندنەوەیە لە لای ئیرادەی یعنی خوێندنەوەیەکی یەکگرتوانەی سیاسیانە لەلایەن نخبەی سیاسی حزب و لایەنە سیاسیەکان بەرامبەر بەوەی کە لە بەغدا دەگوزارێت زۆر گرنگە نەک لە بڵێ فعلەن ئەوە پەیوەندی بە موچەوە هەیە و لاشتە پێویست بێ بە خوێندنەوەیەکی تری بۆ بکە واتە خوێندنەوەی جیاواز کە
یان نەک جیاوات خوێندنەوەی جیاواز هەر هەیە بەڵام نەبوونی خاڵی هاوبەش لەوەی کە لە بەغدا چ دەگوزارێ بۆ ئێمە خراپە و خاڵێکی تر ئەوەیە کە ئێمە دەکرێت جیاواز بین بەڵام هەتا لە دەوڵەتیشدا هەروە کە دێتە سەر دەرەوەی سنووری خۆت یان لەسەر ئاستی دەرەچی ئەگەر لە ناوخۆشدا خلافت هەبێ بەس لەسەر تەحەدیاتی مشتەرەک لەسەر ئاستی دەرەوە مەترسیەکان لەسەر ئاستی دەرەوە تۆ دەبێ چوارچێوەیەکت هەبێ کۆمەڵێک بنەمات هەبێت چونکە هەر شکستێک بۆ هەرێمی کوردستان بە تەنها شکست نییە بۆ پارتی شکستە بۆ یەکێتی بۆ گۆڕان بۆ یەکگرتو بۆ کۆمەڵ شکست نییە تەنها بۆ کورد شکستە بۆ مەسیحیەکانیش بۆ ئێزیدیەکانیش بۆ تورکمانەکانیش شکستە بۆ هەموو هاوڵاتێکی هەرێمی کوردستانش هەر سەرکەوتنێک لەم حیوار و گفتوگۆیە لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا سەرکەوتن نییە تەنها بۆ پارتی دیموکراتی کوردستان تەنها بۆ ئەم حکوومەتەش بەڵکو بۆ ئێستا و بۆ ئایندەی حکومڕانەتی هەرێمی کوردستان گرنگە بۆیە پێویستمان بەوەیە لە ڕاستیدا لەسەر ئاستی ناوخۆمان گفتوگۆ لەسەر ئەو پرسانە بکەین پێشتریش لە گفتوگویەکی لەم شێوەدا بەڵام لە شوێنێکی تر کە مەسەلەی ئەعلامی نەبووم باسی ئەوەم کرد کە کۆنگرەی نیشتیمانی پارتە سیاسیەکان بۆ هەرێمی کوردستان گرنگە لە ڕێگای گفتوگۆوە هەوڵ بدەین لەسەر ئەم شتانە ڕێک بکەوێن چونکە گوتاری ناوخۆمان دەوڵەتانی دراوسێ ینی ئاسانە لەم دۆخەیەمانی و هەرسوا پاسچەکۆکەیت ئەگەر بێتە سەر باوەڕام زۆر لەم پەری لە پێشە ینی ئیشی زۆر جددی بۆ کرا و لێرە لە باشووری شۆ ئیشی زۆر گرنگی بۆ کرا بەڵام ڕێگری ناوخۆی هەبوو ڕێگری دەرەکیش هەبوو لەو ئینە ئەوەی دکتۆر ئەوەی بورە کاتمان کەمماوە ئەوەی دکتۆر عمەر باسی کرد کە بەڕاستی بە پلانێکی استراتیجی مەترسیدار ئیشیان لەسەرەوە کردو کە وردەوردە هەم خەڵکی خۆمان و کوردستان و جیهانیش تێبگەینەوە تاکە مەطلەبی ئێمە ئەو 250 میلیۆن دۆلارێکای نێرن ینی شتێکی نەتەوەی مانێت کێشەیەکی نەتەوەی و خاک و تعریب و ئەم شتانەمان نییە خۆی گرنگە خۆی کاتی خۆشی کێ بۆ یەکەم جار دەست بۆ پرسی بڕینی قوت و بەشە بودجێ کوردستان برا ئەجێنداکە و ئامانجەکە هەرەوە بووکە تێکچڕژانی کۆمەڵایەتی و ناسەقامگیری کۆمەڵایەتی و ئەوانە ڕوودات و کوردستان وەزعێکی تری بەسەرا بهێنرێ بەڵام ئەوەی گرنگە ئێستا بە قەنەعاتی منەوەیە کە هەڵەیەک ڕاستکەینەوە کە بە درێژایی 18 ساڵی ڕابردوو ئێمە کردبوومان ئەوی شەوەیە کە جۆرێک لە پشت پێبەستن و پاشکۆیەتی ئابووریمان بۆ عێراق هەبووە و بە عێراق نەمانتوانیەوە خۆمان باش بەڕێوەبەرین ئەمە هەڵەیەک بووە کە لە ئەزمموی حکومڕانی ئێمەیە کراوە بەڵام ئێستا هەڵەکە بەچی چارەسەرە بێ بۆی کە عێراق غەڵەتە ئێمە وا وێنای بکەین کە تەوقی نەجاتە بۆ ئێمە وە دەرچەی دەرباز بوونە چونکە ئەزمونونەکان پێمانەڵەن و ئەزمموی ڕێکەوتنەکانی چەند ساڵی ڕابردوو پێمانەڵێن کە عمری ڕێکەوتنەکانیش کورتن و ئەگەر ڕێکەوتن لە ساڵانی ڕابردووە بە هەر جۆرێک لە جۆرەکان توانراوێ بگات لە ئێستا ئەو ئەجێندایی کە کاک مەسعود باسی کرد ئەوەیە کە تەوجیهەکە ئەوەیە تۆ ڕێکەوتن نەکەی و خراپترین جۆری دانوستانی سیاسیش ئەوەیە کە تۆ لەگەڵ تەرەفێکا دانوستان و گفتوگۆ بکەی کە بڕیاری پێشوەختەی پێبێ کە لەگەڵ تۆدا ڕێکەوتن نەکات و من پێم وایە وەزعەکە خراپتریشە بێ وە سەپاندنی ئەم عێراقی ئەمری واقعا خراپترە بێ بەچی لەبەرەوەی کە ئێران ئێستا پێی وایە کە ئەو مەگزیمەم پرێشەیە کە لەلایەن ئیدارەی پێشووی ئەمریکاوە لەسەری هەبوو ئێستا بە جۆرێک لە جۆرەکان تاکلایەنانەوە هەستەکە کە لەسەری سووکە بێ بۆیە زیاتر پەلەهاوی و هەروەها ئەم حکوومەتە دەستەمە و لاوازە هەتاوەکو ئێستا ڕێک نەکەوتووە کە حکوومەتێکی بێکوتلە سەرۆکوەزیرانێک هەبێ و هەر جارێکیش پێیەکی خواردانێ بڵێن گوێتە بڕین و بە هەمان شێوە ئەو زۆرینە پەرلەمانی و ئەو هەژمونە پەرلەمانی کە ئێستا لە عێراقا هەیە زمینەیەکی زۆر لەبارە بۆ جێبەجێکردنیەوە جێندایانە لە کارخستنی دەستور و تاعتیلکردنی محکەمەی ئیتیحادی و دام و دەستگا دەستوریەکان زۆر لەبارن جا لەبەرەوە ئەوەی ئەمێنێتەوە ئێمە بیکەینە دەرفەتێک بۆ خێڕێخستنەوە ئەمە پێم وایە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان یەک لە دەستکەوتە باشەکانی ئەم کابینەیە ئەوە بووە ئەو بەڕێی لە بنپێی عێراق دەرهێناوە هیچ وەختێک بەم شێوازە ئامادەی ڕێکەوتن و سازشکردن نەبووە لەلایەن حکوومەتەکانی هەرێمی کوردستانەوە ئێستا ئەوە یەکلا بۆتەوە کە ویستی ڕێکەوتن لە لای کێ هەیە و لە لای کێنیە کە ئەمە پێم وایە بای خۆی دەستکەوتە بەڵام ئەم دەستکەوتە بەچی تەکمیلە ئەبێ بەچی ئەبێتە دەستکەوتێکی مەزنتر بەوەی کە ئێمە جارێکی تر بگەڕێنەوە بۆ خۆمان و هەوڵدەین ئەمە بخۆزینەوە بۆ ئەوەی کە پشت بە خۆمان بەستین ئەمەش دوو شتی پێویستە یەکەمیانەوەیە کە ئێمە بێ
ئیرادەیەکی سیاسی هاوبەشمانە بێ ئەوەی کە کاکتۆر عومەر فەرمووی ئێمە بەمە ناگەینە هیچ شوێنێک ئەگەر ئێمە پارێزگایەک لە ئێمە بە دیاریکراوی سلێمانیش ئەجندای ئەوەی بۆ قوت بکرێتەوە بڵێ نەگەر هاتوو حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو مەرجەکانی بەغدا بە تەعجیزیشەوە ڕازی نەبوو ئەو کات ئێمە ڕاستەوخۆ لەگەڵی مامەڵاکەین بەڵام ئەم پرسیارە جددیەی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر گرنگە کە ئەڵێت خێرە ئەگەر هاتوو حکوومەتی عێراقی ئامادەیەکە بەبێ ئەوەی کە سلێمانی داهاتی تەواوی هەبێ ئامادە بێ مانگانە 600 ملیاری بۆ بنێرێت دکتۆر دەست خۆش بەتەنیا بە شتێک بە خێرایی ئەڵێم زۆر باستان کرد کە ئەو کێشە گەورەوەی ئەو فشار و ئەو قەیرانە ئابووری کە لە کوردستان دروست کرا بە فشاری سیاسی دەرفەتێکە بەڵام لەسەر ئاستی عێراقیش دەرفەتێکە بۆ کوردستان بەخۆیان بچێتەوە چاکسازی بکەوە بەڵام لەسەر ئاستی عێراقیش بەڕاستی بۆ بژاردەی دەسەڵاتداری شیعە کە لە سەردەمی عەباسیەکانەوە ساڵی 1950 زاینی تا ئێستا یەکەمین جاریانە لە 2023 تا ئێستا حکومەکان دەرفەتێکە ئەم لەم بودجەی 2020ەکان نیەت پاچێک و بڕیاری باش و گونجاو بۆ ئەوەی کە عێراق ئارام بێتەوە و هیچ نەبێ خۆیان بە باشی با بڵێن بەردەوام من لەسەر حکم بە تاکید لە کوردستانیش کێشەی ناوخۆییمان کێشەی ناوخۆیی زۆرە ئەو ئەجیندا دەرەکیەکێمە باسیەکەین لەسەر ئاستی عێراق لە ناو کوردستانی شابەداخەوە هەیە زۆر قەیرانی سیاسیمان بۆ دروستە بێ ئەوەی کە بانگەشەی بە هەرێمکردنی سلێمانی خۆ پێشتر ئەیانوت پێشتر گروپێک هاتن وتیان کاکە موچە ئەگوازینەوە بەسەر بەغدا بەبێ حکوومەتی هەرێم موچەیەک سەر دابەش بکرێت هیچ ئەمانە مشتی بێ بنەمای یاسایی و نادەستوریشن دوای هاتووتیان لا مەرکەزی ئیداری و مالی و سیاسی ئەوانە پاشان بابەتی بە هەرێمکردن و هەموو ئەمانە فشارێکە بۆ سەر شانی دانوستانکار و بەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆی بەبێکردنی مەشاعری خەڵک و گاڵتەکردیشە بەڕاستی لە خشتە بردن و خەڵەتاندنی خەڵکیشە و بەڕێز قوبات تاڵەبانی لە دوایین دیمانی ڕۆژنامەوانی هەموو ئەوانەی بەوردی و بە ڕقەم ڕوون کردەوە کە ئایا چەند با بڵین ئامادە ینی ئەکرێت لە ڕووی قانونی و لە ڕووی دارایی و ئابووریشەوە سلێمانی بێتە هەرێم یاخود نەکرێ من سوپاستانەکەم بۆ بەشداریتان لە کۆتایە بەس هیوای ئەوە خوازین بە ڕێزان هیوای ئەوە خوازین کە هەمومان ومێدمان هەبێ گەشتبین بین کە ئایندەیەکی گەشت چاوەڕێی هەرێمی کوردستان بکە بە دڵنیاییەوە حکوومەتی هەرێمی کوردستان کە لە دانوستانە لەگەڵ بەغدا بۆ ئەوەیە کە مافە دەستوریەکان و مافە نەتەوەیەکانی خەڵکی کوردستان بسێنێ بە دڵنیاییەوە بۆ ئەوە نییە ئیرادە تەسلیم کات تا کاتێکی تر و تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ